ئەنجامنەدانی پشکنین بۆ ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە لە ماوەی ڕۆژانی جێژندا ڕاگیرابوو. ڕەنگە چەند هۆکارێکی هەبێت. هۆکاری یەکەم کەمی ژمارەی نەخۆشەکانەکە نیشانەی ڤایرۆسەکان هەبوو، هەروەها کەمی ژمارەی کارمەندانی تاقیگەی مۆلیکولەرە کە لە ماوەی ڕۆژانی جێژندا لە پشودا بوون، بەڵام خزمەتگوزاری تەندروستی بەردەوام بۆ هەر نەخۆشێک نیشانەی ڤایرۆسی کۆرۆنای هەبوو بێت ئەوە داخڵ کراوە لە بەشی دابڕگەی تەندروستی و لەلایەن پزیشکانی پسپۆڕۆ بینراوە. ئامارەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە ماوەی ڕابردوودا بە خۆشحاڵیەوە ڕووی لە کەمبوونەوە کردووە لە پارێزگاکەی ئێمە بەراورد بە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان. ئەمەش بۆی پابندبوونی هاوڵاتیانەوە بۆ و سوپاسیانەکەین و هیوادارین زیاتر پابند بن بە ڕێنمایە تەندروستیەکان، بەتایبەتی لە کاتی چوونە دەرەوە بۆ نمونە بۆ شوێنە گشتیەکان فەرمانگە حکومیەکان بەستنی ماسک و دەستکێش بکرێت بە کەلتورێک تاکو لەم قۆناغە تێدەپەڕێنین و بە خۆشبەختانە ژمارەیەکی زۆر لە نەخۆشەکان کە داخڵ بووبوون پاش ئەوەی کە چارەسەریان وەرگرتووە و چاک بوونەتەوە نەخۆشخانەیان بەجێهێشتەوە، ئێستا تەنها 10 حاڵەت لە نەخۆشخانەی وەفا ماونەتەوە کە 4یان لەژێر ئۆکسیجیندان.